گرفتەکە ئەمەیە لە کاتی حکوومەتی هەرێمی کوردستان دروستبوویەکێتی زۆتیاران دامەزرایە ئەم یەکێتیە بە سەقەتی بە خرارەکی ڕقم 18 لە پەرلەمان تعدیل کرا لە هەر حیزبێک نوێنەرێکی هاتووە پیشەی نەبوونە یەکێتی زۆتیار 30 سارە ئەمانە یەکێتی زۆتیارانیان لە بووینە ئەندام لە ناو وەزارەتی کوشتتوکال هەموو سارێ پارەی بەناحەق لە زۆتیاران وەردەگرن بە ناوی گەنم وەکاتی گەنمی زۆتیاران تەسمیرە کرێت 10,000 15,000 بە ناوی ئەوەی وەرەگرن کە هەویان لۆنێ ئەمەش ناشەرعیە یەک لەبەرەوەی سێ سار دەبی هەربژاردن بکرێن و پیشەی بن نەیان کردووە 30 سارە ئەمانە کۆمەڵک خەرچی مامۆستا و ئەوانە ئەمانە پێویستە فەوری لێژنەی نەزاها و وەزارەتی کوشتتوکار لە ناو بنکە کوشتتوکاریەکان وەلایان بنێ لەبەر ئەوەی نادەستوریە لە دەستوری عێراقیش هاتووە دەرێ هەر کەسێک هەر فەردێک ئەگە چووە ناو حیزبێک یان چۆ ناو کۆمەڵ و یەکێتی و جەمیعەت پێویستە بە ئارەزومەندانە بێ ئەمانە پێشێلیان کردووە بە لەسەر هەموو زۆتیاران فەرزیان کردووە ئەمە کارێکی زۆر ناڕێکە وەنا شەرعێتی یاساییان هەیە و لەسەر هەموو زۆتیارانیان فەرز کردیە کە ساڵانە هەویەکانیان نوێکردنەوە 10,000 هەتا 15,000 لیان بستین داوا لە حکوومەتی کوردستان دەکەم لە وەزارەتی کوشتتوکال دەکەم بێنە سەخت و لێژنەی نەزاها لێکۆڵینەوەی لێ بکات لەوەی ئەو پارەیە بۆچێ چووە ئەمانە شەرعیەتی یاساییان نییە پێویستە لە ناو بنکە کوشتتوکاریەکان ئەمە خاڵێکی زۆر گرنگە وەزارەتی کوشتتوکاریش گوناحبارە لەبەرەوەی مەقەڕی داونێ لە ناو بنکە کوشتتوکاریەکان ئەمە لە دەستور ناگریتەوە.